ئێران خان فەرموو. زۆر سپاس کاک دوکتۆر. من لە دیدگەی خۆمەوە قسە لەسەر کاک عەباس دەکەم. کاک عەباس وەک باوکێکی دڵسۆت ئێوە کچەکەی دابمەزرێنە، بەس کاک عەباس من پێ ئەڵێم مناڵی کچەکەت هەتا ئێستا بێنەرەوە بەرچاوت بەچی فترێک تۆ گیانوتە تا 18 ساڵ، ئێستا بۆ ئەونا یعنی لە 18 ساڵیە ئامادەی کچەکەت بەو شێوەیە و بۆ ڕێگە هاوسەرگیریە بێ بەشوو بەس ئەو نەم هەیە. زۆر سپاس بە ڕێی ئەوانی وەرگین دوایی کاک عەباسیش ئەتوانێت قسەی خۆی بکات. ئەچینە لاڤەخان. سەرەتا سپاسم هەیە بۆ هەر هەمووی کە لێرە ئامادەیە. پرسیارێکم هەیە لە کاک عەباس، ئایا سامان و سەروەت لە پێش حەزی کچەکەوە دانێ؟ بە ئەوە جوابم باتەوە. ئەو ئەڵێت من کچەکەم مەکتەبە تەواو نەکە با ئەو حەزێ سامانی بەدەست بێنێ، ئایا کچەکەی ڕازیە بۆ سامانی کە دەستی بکەوێت؟ دەستی خۆش بە سپاس دەکەم. زۆر سپاس لاڤەخان. ئەچینە لەی کاک سوهەیب. دەست خۆش کاک دکتۆر، سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە من لە بەرامبەر دوو قوربانی ئاوەساوم، هەستەکەم چ باوکەکە و چ کچەکەشی هەردووکیان قوربانین. بە جۆرە لە جۆرەکان باوکەکە قوربانی کولتورێکی لە مێژینەی دوور و درێژی پیاوسالارە کە کۆمەڵێ ئیدیۆم و پەندی پێشینان و جاری وهەیە شعر و جاری وهەیە فەرمودەی هەڵبەسراویش لە پشتیەوەن و دیفاعی لەکەن. ئەگەر گوێ لە قسەکانی باوکەکە بگرین ئەوەندەی کە ئەڵێ من گفتم یاوە چۆلەکەیەک لە دەستا بێت لە دە چۆلەکەی نازانم دەرەوە باشترە چوزان مسبەی دووسبی ماڵ ئاشتی یەک دنیاشتی لەو جۆرە. منمێ ئەوەی بۆ ڕوونکەمەوە، من لەوانەیە پرسیارم نەبێتەنە هەندێک سەرنجم هەیە بۆی بەچی ئەچێ ئەگەر هەموو عێل و عەشرەت و دنیا و کللتور بباتەوە بەڵام کچەکەی بدۆڕێنێ. ئەمە یەک. دوو کە پێشینان وتویانە کاسەی پڕاشتی ماڵم پەندە بۆ و کاتە وتراوە کە مرۆڤ لە ماڵەوە پاڵ نەداتەوە، بەڵام ناکرێ ئەم پیاوە بە ڕێزە کچەکەی بکاتە قوربانی کاسەی پڕی ماڵێکی تر کە ماڵی زاواتێکە. کاک سوهەیب گیان بڕۆ دادگاکان پڕن لە ئەو خێزانانەی کە کاسەکەیان نەک پڕە لێ ئەڕژێ ئەوەندە دەوڵەمەند ئیمکانیەتیان هەیە بەڵام چونکە نەگونجاون لەگەڵەکە دێک جیابنەوە تەڵاقیان ئێمە بۆ هەموو ئەم پەندانەی ئێمە بۆ بارودۆخێکی تایبەت ڕێکراوە نابێتەوە گشتاندنی پێ بۆ هەموو حاڵەت لە ڕووی واتاسازیەوە دالێکن بەرامبەر بە یەک مەدلول کاسەی پڕ ئاشتی ماڵ هەموو ئەوانە ینی بە جۆرێ لە جۆرەکان دۆخێکی کۆنکرێتی و تایبەتیان هەیە تۆ ناتوانین تەعمیمی کەی و بگیشتنی بەسەر بێ هۆکاری تریشی لەگەڵا بێ هۆکاری تریشی لەگەڵا بێ. ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە و باوکە بەڕێزە زۆر جار لەبارەی دەربڕینی خۆشەویستی خۆی بۆ کچەکەی قسە ئەیانێتەوە، ئەگەر حسابی فەوتاوە گەر بە قەیرەی مایە و ئیلە ئاخری. ئێمە گەر بە گشتی ڕێژەی تەمەن وەرگرین لە ناو میلەتی کووردا عادەتەن بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی لایەنی تاکو ئەوانە ئێمە بە گشتی مرۆڤی ئێمە تۆ بڵێ لە 80 ساڵی بۆ 70 ساڵی سەروتر و خواتر کۆچی دواییەکە بە ڕێژە زۆرەکەی. ئەو کاتەی و پیاوە کۆچی دواییەکە و تۆ لە بەرامبەر کچێکە یان ئافرەتێکا ماویتێتەوە و بێوەژنە و دوو سێ مناڵی بەسین بە سەرەوە کەوتووە و دیسان کۆمەڵگە نەفرەتی گەنجیشە ساڵێکە 30 ساڵێک باشە دیسان گەنجیشە کۆمەڵگەکە بە هەمانە و تەسەوەری باوکەکەی پێڵێ بێوەژنە دەستی دووە بەدبەختی دەستی خەسووە ئەی لە دۆخێکی ئاوایە چی لەکە. ینی پێم وابێ من ئێمە لێرەیە بەرامبەر دوو قوربانی وەساوین، قوربانیەکیان کچەکەیە کە لە دوو ڕەهەندەوە قوربانە، یەکیان قوربانی تەمەنەکەیە، دووەم قوربانیەکەی ترەوە ئەم کچە بەدڵی خۆی شو ناکە، ینی تەنها تەمەنەکە گرفت لە خوێندن بێبەشێک لە خوێندن بێبەشەکرێ و لە حەزی خۆی بێبەشەکرێ. و من یەک نەسیحەتی دینیان بۆ پاڵپشتی قسەکانی باوکەکە کە پێغەمبەر پێم وابێ لە وتاری ماڵاواییە کە یەکێ لە ئامۆژگارەکانی دروردی خوای لەسەر بێکە ئامۆژگاری ئێمەمانانەکە ئامۆژگاری نەوەکانی دوای خۆیەکە ئاڵێ ئافرەتەکان ئامانەتن بەدەستێەوە. من لە بەرامبەر کچێکە وەساوم کە ئامانەتە لە نێوان دوو کەسە، کەسێک بە جۆرێ لە جۆرەکان ئەی فرۆشێ و کەسێکی ئیکڕێ، ئەوان خۆیان ویژدانی خۆیان سەرپشک بن چی لە مامانەتەکەن. دەستان خۆش بۆ زۆر سپاس. کاک سوهەیب ئەم باوکە زیاتر مەترسی زۆر جارەگەر لە قسەکان یا جۆ لێبێ من جاری تری لەگەڵی دانیشتوم وە لە نووسینەکانی شاکە نووسیمە باسی چیەکە ترسی ئەوەی هەیە کچەکەی بێ بە قەیرە و شوو نەکات و بیبین و نەزانم چی. من قەناعەتێکم هەیە کچێک بمێنێتەوە و شوو نەکات و قەیرە بێ و لەگەڵ کەسوکاری خۆی بژی زۆر مەردانەترە، زۆر بەختەوەرترە، زۆر باشترە لەوەی بە زۆر بی بە پیاوی سبەینێ تەلاق بێت و سێ چوار مناڵ بەجێ بێڵێت و بەدبەختیکی زیاترە بێت.